ئۆفیسی NRT لە هەولێر لە شوێنی کۆبوونەوەکەوە کاوەسڵاوت لێبێ ئەو بەیاننامەیە باس لە چی دەکات؟ بەڵێ شوان سڵاوت لێبێ دیارە هەر ئێستا هەر پێنج لایەنە سیاسیەکە بەیاننامەیەکیان دەرکردووە. من دەمەوێت لێرە بەیاننامەکە پەیامێکە بۆ دەستگاکانی ڕاگەیاندنە زیاتر وە باسکردنە لە دەستگا حزبیەکان کە زمانی تەشهیر و ناوزڕاندن ڕابگرن. من دەمەوێت دەقی بەیاننامەکە وەکو خۆی بخوێنمەوە کە دەڵێ پەیامێک لە کۆبوونەوەی پێنجقۆڵیەوە لە پێناو پاراستنی کەش و هەوای گفتوگۆی نێوان لایەنە سیاسیەکان بە ئامانجی گەیشتن بە سازان کۆبوونەوەی پێنجقۆڵی داوا لە هۆکانی ڕاگەیاندنی حزبەکان و سەرجەم دەستگای میدیاکان دەکات بە گیانێکی هەستکردن بە لێپسراوی و مامەڵە لەگەڵ هەڵومەرجی ئەم قۆناغەدا بکەن و خۆیان بپارێزن لە تەشهیر و ناوزڕاندن و تۆمەتبارکردن بە شێوەیەکی بە تۆمەتبارکردن و بە شێوەیەکی بابەتیانە دوور لە وروژاندن مامەڵە لەگەڵ بابەتەکاندا بکەن بۆ ئەوەی بتواندرێت دۆخێکی وا بێتە ئاراوە کە لە خزمەتی ڕەوتی گفتوگۆکاندا بێت. هەروەها بۆ ئەو مەبەستەش بڕیاردرا ڕۆژی دووشەمە 21/9/2015 کاتژمێر 11 بەیانی لە دیوانی سەرۆکایەتی هەرێم لە هەولێر کۆبوونەوەیەک لەگەڵ بەرپرسانی ڕاگەیاندنی هەر پێنج لایەنی سیاسی ئەنجام بدرێت. بەڵێ شوان ئەمە ئەو پەیامە بوو کە پێش چەند خولەکێک هەر پێنج لایەنە سیاسیەکە لێرە لە کۆبوونەوەکە لە هۆڵی کۆبوونەوەکە ئەو پەیامیان دەرکردووە و بەڵێکاوە ئەگەر جارێکی تر بڕیارەکە 21/9 ئەم مانگە لە دیوانی سەرۆکایەتی هەرێم لەگەڵ بەرپرسی ڕاگەیاندنی جارێک تر ئەگەر ناوڕۆکی بەیاننامەکە بخوێنیتەوە بۆ بینەران